يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريس خواهي پروردگار لقرآن دا فرمي للذين استجابوا لربهم الحسنى بو همو أو كساني كوا وڵامی پروردگاریان دەدەنەوە. خواهی پروردگار بە لوتف و مەرحەمەت و بەزەیی خۆی هەمیشە لە پەیوەندیدا لەگەڵ بەندەکانیدا کاتێک کە ئەڵڵا سوبحانەه وتەعالە بانگی بەندەکانی دەکا ئەو کەسانەی وەڵامی خوا دەدەنەوە بە دووشت. یەکەمیان بەوەی کە ئیمانی پێدێن و بەتاک و تەنها دەیناسن، دووەمیشیان بەوەی کەوا ئیتاعەی ئەمر و فەرمانەکانی خوا دەکەن. خوا دەفەرمێ هەر بەندەیەکم وەڵامی من بداتەوە، ئیمانم پێبێنێ، بەتاک و تەنها بمناسێ، هاوبەشم بۆ بڕیار نەدا، بڵێ خوایەکی تاک و تەنها و بێ شەریکم هەیە، بە پێی ئەوەی لە توانایدایە ئەمر و ئیتاعەی خوا جێبەجێ بکە، خوا مژدەکەی دەداتێ دەفەرمێ الحوسنە، یعنی المەثوبەة الحوسنە، دوا ڕۆژی خێر دەبێ. زۆر جار لە کوردەواریە دڵە خوا عاقبەتت خێرکە. خوا دەفەرمێ هەر کەس گوێڕایەڵی من بێ و فەرمانەکانم وەڵام بداتەوە عاقبەت خێر دەبێ، دوا ڕۆژی خێر دەبێ. الحسنى في الدنيا قبل الآخرة، هل لدنيا دا برهمي أم پاشەڕۆژ خێری و بەرهەمی ئەم حوسنایە دەبینێ بە چاوی خۆی، بەرهەمەکەی دەبینێ لە جەستەیدا. خوای پەروەردگار دەفەرمێ بخۆ بخۆوە زیادە ڕەوی مەکە، وەرە بەس ئەم ئاەتە جێبەجێ بکە، جەستە ساغە، بشخۆ، تەرکی خواردن مەکە، هەموو شتێک لە خۆت حەرام مەکە، خواردنەوەیەکی ئاسایی بخۆ، هەروەها زیادە ڕەوی مەکە. ئێستا زۆر کەسەیە بە حساب ڕژێمی ڕێجیم بۆ خۆی دادنێ، ئەمە داخۆم، ئەوە ناخۆم، ئەوە ناخۆم، ئەوەش هەڵەیە. هەموو شتەکان بخۆ، لە حەدی خۆیدا بیان خۆ، ئاویشی بەسەرا بخۆ، بەڵام زیادە ڕەوی مەکە. بەس ئەم ئاەتە جێبەجێکە بە ئەمری خوا جەستەیەکی ساو و سەلامەتت دەبێت. خوای پەروەردگار دەفەرمێ بەم شێوەیە تەعامل لەگەڵ هاوسەرەکەتدا بکە. وەڵڵاهی وەرە ئەمە جێبەجێ بکە، بزانە ماڵەکەت پڕ لە خێر و بەرەکەت دەبێت، ژیانی هاوسەریت خۆش دەبێ یان دڵنیابەکە دەبێت. کار و کردەوەت، پیشەکانت، معاملە و ئیشت پرس بە شەرعی خوا بکە، شەرع چی داناوە بیکە، وەڵڵاهی ئینسانێکی سەرکەوتوو دەبی. نەفسیەت و لایەنی دەرونی ئینسان پشت بە خوای خۆت بدەستە، خوا بە حەق بناسە، بڕوات بە قەزا و قەدەری خوا هەبێ. هەمیشە ئینسانێکی گەشببینی، هەمیشە ئینسانێکی ڕووخۆشی، هەمیشە دڵنیاییەکت هەیە، ناڕوخەی ورە بەرنادەی، ئەڵێ پشتم بەخوا بەستووە. ئەم لایەنە دەرونیەت ئارام دەبێت. لەلایەنی کەرامەت و سەمعەوە، ئەو کەسانی کەوا شەریعەتی خوا جێبەجێ دەکەن، ئەو کەسانی گوێڕایەڵی خوان، خوا دەفەرمێت لە مەعامەلەدا حەرام مەخۆ، وەرە بەس خۆت لە غەش بپارێزە لە بازاڕە، بزانت چ سمعەیەکت دەبێت. ئەها کابرایە کە سمعەی بازاڕی هەیە، بەس ئەوەی بە قسەی خوای کردووە غەشی لە خەڵک نەکردووە. وەرە لە ژیانی هاوسەریتدا، لەناو گەڕەکەکەتدا، لەناو ئەو شوێنەیدا تێدەژی، ئینسانێکی چاوپاک بە، ئینسانێکی بەئەخلاق بە، ئینسانێکی بەڕەوش بە، بزانت چ سەمعە و کەرامەتێک لەناو خەڵکا بۆ پەیدا دەبێت. خوا دەفەرمێت دڵنیا بە پاداشتەکەی پێش قیامەت بە چاوی خۆت دەبینی لەم دنیا. ئەو دنیاشت چییە؟ ئەلجەنە، کە مردیشی بە هەر جێگاتە. خوای گەورە خۆشەویستانم کۆمەڵە شتمان داوا لێ دەکات بیکەین، حیکمەتەکەشمان بۆ ڕوون دەکاتەوە. بۆ نمونە خوا دەفەرمێت نوێش بکە، ئەقیمی الصەلات، بۆ نوێش بکەم خوایە. خوا دەفەرمێت ئین الصەلاتە تەنها عن الفەحشاء والمونکەر، نوێژی ڕاستەقینە لە زۆربەی ئیشی خراپ دەتپارێزێ. وەڵڵاهی هەر کەسێک بە دڵ و بە گیان نوێژ بۆ خوا بکە کە خوا نەخواستە لە خراپەیەک نزیک دەبێتەوە، شەرمێک لێیگرێ، ئەڵێ کوڕە من لە مزگەوت بووم، من ئاهلی نوێژم، چۆن ئەوە لە من دەوەشێتەوە؟ خراپەکان لێت دوور دەکەونەوە بە بەرەکەتی نوێژەکەت. دەفەرمێ خوا دەفەرمێ ڕۆژوو بگرە، ئێخوا بۆ ئەو هەموو کاتە دەمی خۆم ببەستم لە ئاو خواردن و خواردنەوە. خوا دەفەرمێ لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەی پارێزراوبی لە نەخۆشی جەستەیی، بۆ ئەوەی پارێزراوبی لە نەخۆشی دەرونی، بۆ ئەوەی پارێزراوبی لە عەزابی جەهەنەم، بۆیە بە ڕۆژوو بە خوا حیکمەتەکەی باس کردووە. دەفەرمێ زەکات بدە، خذ من ئەموالهم تطهرهم وتزەکیهم بها، زەکاتیان لێ وەربگرە، خوای پەروەردگار ماڵەکەت خاوێن دەکاتەوە، دەرونی شت خاوێن دەکاتەوە.
وەڵڵی ئەو کاتێک زەکات دەدەی بە چاوی خۆت بەرهەمەکەی لە دنیادا دەبینی کە ئەو ماڵە بەرەکەتی تێکەوتووە هەز دەکەیت دڵ و دەروونت ئیسراحەتی کردووە زۆر کەسەیە شکر زۆر دەوڵەمەندە کە دەبینێ ئەو هەموو بدا بە زەکات دەرونی قورساییەکی لەسەرە بەڵام کاتێک کە لە دەستی دەچێتە دەرەوە دەچێتە دەستی مستحقانەوە هەز بە لەزەتێکی دەرونی دەکا خوا دەفەرمێ بۆ ئەوە زەکات باشە بەڵام هەندێشت هەیە خوای گەورەی حیکمەتەکەی باز نەکردووە بۆ نمونە ئێستا حەج خەڵکێک دەڵێ باشە بۆ لوبنان هەبێ و شەرم شێخی میسر هەبێ من بچم بۆ کەعبە بۆ عەرەبستانە ئەها خوای گەورە حیکمەتەکانی شاردوونەوە هەرچەند ئێستا وردە وردە عیلم ئەمانەش دەردەخا جاران دەیانگوت بۆ لە کوردستان حەج نەبێ بۆ لە عەرەبستان هەبێ ئاخر کەعبە چەقی زەوی وشکانیە یعنی خوا شوێنێکی هەڵبژاردووە بۆ منی کورد و ئەوی ئینگلیز و ئەوی عەرەب فەرقی نییە چەقی زەوی لە وشکانیدا لەسەر خەریتە کەعبەی پیرۆزە بۆی هەمووان وەکو یەک بن بەڵام پێشتر کە ئەو حیکمەتەی نەزانراوە خوش باسی نەکردو بۆ کەعبەم داناوە بچیرەوی بە حاجی خوا دەفەرمێ دەبێت 7 جار تەوافی کەعبە بکەی بە پێچەوانەی میلی کاتژمێریشەوە بسوڕێیتەوە یەکێ بڵێ خوا بۆ 8 جار نەبێ ئەی بۆ 3 جار بەس نییە ئەی بۆ بەو شێوەیەیان نەسوڕێمەوە ئێستا زانست دەڵێ ئاخر خوێنەکەی جەستەی تۆش هەر بە پێچەوانەی میلی کاتژمێرە ئەلکترۆن و پرۆتۆنیش بە دەوری ناوکە لە زانستی فیزیادا هەر بە پێچەوانەی میلی کاتژمێرە ئەستێرەکانی ئاسمانیش هەر وەکو سوڕانی دەوری کەعبە دەسوڕێەوە کەواتە تۆش هاوتەری بە لەگەڵ گەردوونە بەڵام خۆ قەدیمی کە شەرع مەیداناوە باسی ئەمە نەکراوە ئەم حیکمەتەی هەیە خوا باسی کردو دەبێت ئاوا بکەی بۆ دەبێت ڕەج شەیتان ڕەجم بکەم چەند بەردێک هەڵگرم 7 بەر هەڵگرم و فڕی دەمە شوێنێکەوە ئەمە ڕەجمی شەیتانە ئەها ئیواهێ خوا عەقڵەمە قبوڵ دەکا یعنی شەیتان بەمە ئازاری پێدەگا خوا ئەمەی لەسەر فەرز کردو حیکمەتەکەشی باز نەکردووە بۆ دەبێت ڕۆژی عەرەفە لە عەرەفاتە نەوەستم لەو مەوقیعە دیاری کراوەدا نابم بە حاجی ئەگەر لە لای کەعبە دانیشی ڕۆژی عەرەفات کە دوێنێ بوو لە پەنا کێوی عەرەفات و لە مەوقعی دیاری کراو نەبیتەوە بە حاجی قبوڵ نەکراوی لەو ساڵەدا حەجەکەت بەتاڵە ئەگەر لە ناو کەعبەشا دانیشتبی خوایە جان بۆ ئەمە وایە ئەمانە خوای پەروەردگار حیکمەتەکەی ڕوون نەکردوێتەوە بۆ دەبێت سەعی سەفا و مەروە بەو شێوەیە بێ بۆ دەبێت قوربانی هەر 4 ڕۆژ بێ بۆ نابێت لە شەوی جەژنا قوربانی سەر ببڕدرێ بۆچی تەوقە لەگەڵ نامەحرەم حرامە خۆ من دڵم پاکە بۆ پارەی ڕیبا حرامە لەواتە ئیشی دوو کەسی پێ جێبەجێ بێ ئەم کۆمەڵەشتە حکمانە هەن خوا فەرزی کردوون لە شەریعەتەکە دیاری کردوون بەڵام حیکمەتەکەی نازانین هەر کەسێک ئیمانداری ڕاستەقینە بوو ئالەوێدا خوا تاقید دەکاتەوە شتێک کە حکمەتەکەی نازانی و دەڵێ خوایە مطیعی ئەمری تۆم ئەوە تۆ بەندەیەکی ڕاستەقینەی خوای پەروەردگاری بۆیە هەرچی خوای گەورە لە قورئانە باسی کرد خۆشەویستم پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لە حەدیثا فەرمانی پێکرد لە شەریعەتی ئیسلامدا هەبوو بە دڵنیاییەوە قبوڵت کرد ئەوە دڵنیا بە تۆ بەندەیەکی گوێڕایاڵی خوای پەروەردگاری نمونەیەکی بەرچاو لە قورئانی پیرۆز وەردەگرین لەم جەژنی قوربانەدا ماڵی حەزەتی ئیبراهیم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ ماڵی حەزەتی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لەم عێراقە بووە ئیبراهیم کە کورد بووە لەم کوردستان و بەشی عێراقەدا بووە لە دەستی پاشای زاڵم و ستەمکار و خوانەناسی ئەو کاتە بارگە و بنە دەپێچێتەوە دەچێتە وڵاتی شام لەوێدا تەمەنی بەرەو پیری ڕۆیشتووە ئیبراهیم کە سەیری خۆی دەکا پرچەکانی سپی بووە ڕیشی سپی بووە جەستەی بێهێز بووە خەمی دینی خوایەتی لەو کاتیدا وەڵای هەر یەکێک لە ئێمە خەمی ئەوەی نییە کە دەمرێ خەمی ئەوەتە خۆزگە خزمەتم بەم دینە زیاتر بکردایە خۆزگە ئیشی باشترم بکردایە هەر کەسێک کە حەز دەکات تەمەنی زۆر درێژ بێ هەر کەسێک حەز دەکات نەمر بێ بڵێ خۆزگە نەمردمایە ئەمە بە کەس ناکرێ بە چی پڕ دەبێتەوە بە ئەولادی ساڵح ئەگە خوا ڕەحمت پێ بکە کوڕ و کچێکی ساڵح و خواناس و دیندارت هەبێ بۆ ئەو منهەج و هەدەفەی تۆ تێبکۆشێت تۆ لە قەبرەکەشا زیندوی چونکە ڕێبازەکە درێژەی هەیە بۆیە دەستەکانی بەرز کردەوە فەرمووی ڕەبی هەبلی منە الصالحین یا ڕەبی پەروەردگارە کە منداڵبەخشین بەس بەدەسەڵاتی ئەڵڵایە ها فەرمووی ڕەب خوایە مناڵ هەر بە تۆ دەبەخشێەوە دەسەڵاتی کەسی تریان نییە خوایە لە نەوەی ساڵحان پێم بەخشی جا قورئان دەفەرمێ نەیفەرموو هەبلی صالحین منە الصالحین خوایە لەگەڵ ئەولادی ساڵح بدەی بە خەڵک و بیشیرێ بە من ئیبراهیم ئاوا دوعای کرد هەر بۆ خۆی داوای نەکرد خوایە ئەولادی منیش وەکو منداڵی ساڵحان خواناس و دیندار بێ چونکە بەڕێزەکەم ئەگەر مناڵەکەی تۆ چەندە ساڵح و گوێڕایەڵ و دیندار و پاک و خاوێن بێ ئەگەر مناڵانی گەڕەک و چوادەور و خزم و ئەقریباکەت باش نەبوو ئەوەی تۆ شتێک دەچێت
ها قورآن چەند وردە خوایە مناڵەکەی منیش وەکو مناڵی خەڵک ساڵحکەی بۆ ئەوەی ئەگە مناڵی خەڵک ساڵح بوو مناڵەکەی منیش دەحەسێتەوە ئەگە مناڵەکەی تۆ چەندە سالار بێ لە ناو لاسارە بوو لاسار دەبێ بۆیە دوعا بکە بڵێ خوایە ئەولادی هەموو کەس زیرەک بێ ئەولادی هەموو کەس مطیعی دایک و باوکی بێ ئەولادی هەموو کەس ڕێک و پێک بێ وەڵڵی سوودی بۆ منداڵەکەی تۆ هەیە خوا دەفەرمێ فەبەشەرناه بغولام حەلیم مژدەماندا ئیبراهیم دوعاکەمان گیرا کردووی ئەیە و کەسێک کە ئێستا جەژنە و ڕەنبە هیچ گرفتێکی مادیت نەبێ تەنها دڵت بەوە ناڕەحەتە چەند ساڵە هاوسەرگیریت کردو منداڵم نییە بە کوڵ و بە دڵۆکو ئیبراهیم لە خوا بپاڕێەوە ئیبراهیم وە چەند ساڵە عمری چۆتە سەر و هەفتاوە بە طبی بەشەری تەقریبەن مەویسە لە مناڵ هێندە بەدڵ لە خوا پاڕایەوە نێتەکەشی بۆیە نەبوو خوایە میراتەکەم خزم نەیخوا خوایە پارەکانم خەڵک نەیخوا ناوەڵڵا دەمەوێت خوایە گیان کەسێک لەم شوێنەی من دانیشێ سوزدەیەک بۆ تۆ بەرێ ئەم سەرزەویە ئاوەدام بکاتەوە درێژە بە کاروانی خواناسی بدا بەمنێتەوە داوای منداڵ بکە خوا دەفەرمێ وڵامماندایەوە وڵامماندایەوە مژدەماندایە وەحیمان بۆ کرد ئەی ئیبراهیم مناڵێکت دەبێ کوڕ دەبێ مناڵێکت دەبێ هەر لە مێر منداڵیدا حەلیم دەبێ الحلم سید الأخلاق مناڵێکی نەرمونیانی گەورەی هەموو ڕەوشتەکانە هەر کەسێ نەرمونیان بێ هەموو ڕەوشە جوانەکانی تێدایە خوا مژدەیدایە ئەها مناڵی وا هەیە ئەڵەن لە مناڵیە زۆر خراپە لە گەورەی یا چاک دەبێت خوا فەرمووی مناڵەکەی تۆ وا نابێ هەر کە تازە مێر منداڵ بوو حەلیم و لەسەر خۆ گوێڕایاڵت دەبێ ئیبراهیم چ مژدەیەکی خۆشە قورآن ئەم قۆناغە تێدەپەڕێنێ بە درێژی باسی ناکات چۆن هاجرە حامیلە بوو چۆن منداڵەکەی بوو نەخێت دەفەرمێن منداڵەکە بوو گەورە بوو فەلەمما بەلەغە معه السعیە ئەو کاتەی وای لێهات لەگەڵ باوچیدا دەڕۆیشت ئیش و کاری دەکرد نوێژ و عیبادەتی دەکرد قورآن دەفەرمێن معه لەگەڵ باوچیدا واتە هێشتا مێر منداڵێکە عمری دەوری 14 بۆ 15 ساڵە هێشتا پێویستی بە باوکی هەیە و دەستی بە دەستی باوکیەوەیەتی ڕۆژی ئیبراهیم دەفەرمێ قال یا بنیە ڕۆڵەکەم نافەرمێ یا ئیبنی کوڕی خۆم ئەها دایمە مناڵەکەت وا بانکە کە کوڕم بەخوا هێشتا بە مناڵت دەزانم هێستا ئەوەندە پەرۆشنی و ئەزانم کۆرپەی ساوای قال یا بنیە ڕۆڵە تاقانەکەم بنیە تەصغیری ئیبنە ئەم عەتفە قورئانیە لەگەڵ مناڵەکانمانە بەکاربێنین پێغەمبەری خوا لە حەدیثە نییە بەڵام ئەسەرێکی جوانە قەولێکی مەشهوری زانایانە دەفەرمێ ئەگەر خوا منداڵی پێبەخشی لاعبه سەبعا حەوت ساڵی یەکەمی منداڵەکەت بە زیاری و گەمەی لەگەڵ بکە مناڵ لە 1 ساڵیەوە حتا حەوت ساڵی بە زیاری لەگەڵ بکە خۆت بچووک کەوانە خۆت بکەوە بە مناڵ لەو زەمەنەدا دڵی بەو دایک و باوکە خۆشە کەوەکو مناڵ تەعاملی لەگەڵا دەکا ئەوەندە لێی تۆڕەمە بە ئەوەندە مەیشکێنە ئەوەندەی کە مناڵ لە ڕووی زانستی دەرونیەوە بەوە خۆشحاڵە باوکو دایکی خۆ بکەنەوە بە مناڵ بەوە خۆشحاڵ نیە لەگەڵ مناڵشکەدا یاری بکە خۆت بکەوە بەحتا منداڵەکەت دەبێتە 7 ساڵ وەکو مناڵ ڕەفتاری لەگەڵا بکە خۆی بۆ بکەوە بە مناڵ بیهێنە پێکەنین یاری لەگەڵا بکە بزانە تۆش منداڵی ئەگەر لە 7 ساڵی دەرچوو تا 14 ساڵی ثم علمه ئاگاد لە خوێندنەکەی بێ لە 7 ساڵیەوە کە چۆ مەکتەب لە 6 ساڵیەوە تا علم حوتیشی داناوە ئێستا تۆزە زوو منداڵ دەچێتە مەکتەب لە 7 ساڵی تا 14 ساڵی خوێندنی لەلا خۆشەویستکە هەر کەسێ لەو فترەیەدا حەزی لە خوێندن بێ دواتر سەرکەوتوو دەبێت لەو فترەیە لە مەکتەب و خوێندن و زانست ترسا و حەزی پێی نەبوو ئاخری سەرکەوتوو نابێت ئەم مەسافەیە خوێندن و زانستی لە هەموو شتێ بەلاوە خۆشەویستترکە ثم صاحبه سبعا لعمري 14 صالي بو 21 صالي لو 7 صالي كوتايدا رفيقي با وكو باوكو دايق رفتار مكا زور باوكو دايق روجانا لاي اما قلي دكا الله والله كركم ناولي بلاي هنا بقش بعد تقيتوا الله كرم وامكا وڵامی رقم دەداتەوە وڵام کچەکەم وامەکە هەر حسابم بۆ ناکە خۆشەویستم نابێ وەکو ئامیر بەسەریەوە بێ منداڵ لە 14 ساڵی بۆ 21 ساڵی ئەمر قبول ناکە ئەبێ ڕەفیقی بی ئەها چۆن هاوڕێک ئەرێ نەچین بۆ فڵان شوێن ئەرێ ئەوە نەکەین ڕەفیقەکەی ناتوانێت پێ بڵێ وا بکە ئەڵێ پێشنیار دەکات تۆش دایمە پێشنیاری بخەبەر چاو بڵێ کوڕم ئەرێوان نەکەین کوڕم نەچین بۆ فڵان شوێن کوڕم ئەوە نەڕۆین بۆ ئەوێ خۆت بکە بە هاوڕێی منداڵەکانت فهاوڕێی کوڕەکەت و کچەکەت سەرکەوتوو دەبی ئیبراهیم ئاوا بوو ئەها ئیسماعیل لەوەی عمری 14 ساڵە یا بونەیە ڕۆڵەکەم تاقانەکەم ئینی ئەرا فی المەنام ئەنی ئەذبەحوک من ئەرا جا ئەرا لەگەڵ ڕەئیتووە لە قورئانە فەرقی زۆرە
رأيت وكو رأيت 11 كوكبا خونك يوسف يكجار خوي بينيوا أرى يعني 2 جار 3 جار 10 جار من أمل خونا بيم دلن تو سر ببرم بدستي 5 سرد ببرم فانظر ماذا ترى رولة تاقانكم تو دلي شي أما هاوريتيا أما برسبيا كردنا نالا ولا بكوا خيرا يعني خيرا بلا مريدا وسري ببرنا أما النية قال يا أبت افعل ما تؤمر أما درسيك أبو غنجان جوێڕایاڵی باوکی شت بە گوێڕایاڵی خوش بە لە قورئانە بەو دوو شەیە دەری بڕێەوە ئیفعل باوەجان ئیش بکە من گوێڕایاڵی تۆم قسەکانت بە قسە دەکەم بەڵام ما تؤمر نەک ما تورید چت دەوێ بیکە ئیسماعیل نەیفەرموو باوکە تۆ چیت حەز لێ ئەوە بیکە بڵێ کوتی باوەجیان چی ئەمرت پێکراوە لەلایەن خواوە ئەوە بکە چونکە ئەمری خوا بێ حیکمەت نییە با ئێمەش نەیزانین سبحان الله ئەوە ئیمانی کامڵە بۆیە گەنجێک کە باوکی داوای شتێکی لێ دەکا وتی کوڕم ڕۆ تاقموت فەنگ بەستە با بچینە سەر ماڵی فڵان کەس بڵێ بابە شەرعی خوا ئەمەی قبوڵ نییە لە ئەمەدا ناتوانم گوێڕایاڵیت بکەم گوێڕایاڵتم باوەجیان لەو سنوورەدا کە شەرعی خوا ئەمری پێ کردووە ئەگە خوای گەورە ئەمەی پێ خۆشە ملکەتی تۆم و ملکەتی ئەمری خوام بەڵام بمنێری بۆ کارێکە ناشەرعیت خوا باوەجیان بە قسە ناکەم ئیسماعیل نەیفەرموو ئیفعل ما تورید باوە چت حەز لێ ئەوە بکە نە ئیفعل ما تؤمر خوا چی ئەمر کردووە ئەوە بکە فلما أسلما إنجا ستجدني إن شاء الله من الصابرين پشت بخوا دەبەستم بە ئیزن و ویرادەی خوای گەورە لە ئارامگران دەبن باوەجیان فلما أسلما هەردووچیان تەسلیمی ئەمری خوا بوون ئێمە وتارەکەمان لەسەر ئەوەیە کەسێک تەسلیمی ئەمری خوا دەبێ لە شتێکا کە حیکمەتی نازانێ ها خوا بە ئەمر بە کەسێک بکە مناڵەکە سەر ببڕە چه حیکمەتێکی تێدایە بە عەقڵ بیری لێ بکەوە ناگونجێ ئەگە کەسێکی وەکو ئیسماعیل بڵێ باوکم عەقڵی لەدەستداوە چۆن لە خەوا پێ دەڵێن مناڵی خۆ سەر ببڕە عەقڵی لەدەستداوە نەخێ فەلەما ئەسلەما وتی مادام خوا وای فەرمووە من تەسلیمم ئیبراهیم فەرمووی منیش تەسلیمی ئەمری خوام وتله للجبین لەو کاتەدا ئیبراهیم حەچی کردی دڵی قبوڵی نەکرد ڕوبەڕوو منداڵەکەی بینێ و لە گەردنەوە سەری ببڕێ خستیە سەر لا هەندێڵەن خستیە سەر پشت و چاوی لە چاوی نەبوو لێرەدا عەتف و سۆزی باوک دەردەکەوێ خوای پەروەردگار دیمەنەکە نیشان دەدا دەفەرمێ بەرەو ڕوو بەرە ڕووی سەیری نەدەکرد باوک قەت دڵی قبوڵ ناکە منداڵەکەی لەبەر چاویا بمرێ لە باسی حەزەتی نوح پێغەمبەریشە قورئان بخوێننەوە ئەو پێغەمبەرە کە کوڕەکەی خۆی بان کرد بۆ ئیمان هێنان بەخوا وتی ئیمان بەخوا ناهێنم خوا هێندە بە ڕەحمە بەرامبەر بە دڵی باوک وحال بينهما الموج فكان من المغرقين یەکسەر شەپۆلی ئاوێک بەرز بۆەوە ئەزا زۆر کەس دەڵێ نوح کوڕەکەی لەبەر چاوی خۆی خنکە ئەوە قورئان وان ناڵێ قورئان دەفەرمێ شەپۆلە ئاوێک هات پەردەی دروست کرد لە بینی نوح و کوڕەکەیدا نازانن لەو دیوە چی لێ هات دواتر بۆ خۆی دەردەکەوێت کە خنکاوە با لەبەر چاوی نوحە خنکانەکە ڕوونەدا بۆیە علەمای شەرع دەفەرمون لا يجوز أن يقتل الابن أمام أبيه رحمة بالأبي قد دروست نییە هیچ کەسێک ڕۆڵەیەک کوژێ لەبەر چاوی باوکەکەی ئیلا ناوێ باوشی لەوێ بێ یعنی هەرچەند تاوانبار بێ بڵێ وەرە لەبەر چاوی باوکیا دەیکوژمەوە با کوڕەکە قاتڵ بێ با شاری بۆ هاری بێ هەر چیەک بێ نابێت لە کاتی کوشتنی ڕۆڵەیەکە باوکەکەی لەوێ ئامادە بێت چاوی لێ بێت دڵی تەحمل ناکا بۆی ئیبراهیمی بە سۆز دڵی تەحملی نەکرد چاوی لە چاوی کوڕەکەی بێ لەسەر ڕوو خستی لەسەر تەنیش خستی سبحان الله خريشي جبل جكني أمرك إخوابه وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين ذا سيري تعبير القرآن كان وناديناه يعني كاملك إخواب السرية ويتي كأن الله كان معهما يراقب هذا الانقياد من عبدين صدقا مع الله خوا آوات شاوي للسري أنا أمدو بندي إخوة إبراهيم وإسماعيل شند جريالي فرماني إخوان يكسر خوابان جكرد أي إبراهيم توجه ريالي خود بو الله سلمان لتشعب ديكي جريالي خواي منوتم كوري خود سر ببرا تاقين كردي وخوا أمرناك بسر بريني كسير أما فرماني خوايا بزانا حكمتك خوايا حكمتي لشدايا خوايا بو أما بكم إبراهيم وين نقول ما دام أمري تويا خوايا جب جيدكم خوايا فرمي إيمانك كاملة وبوي بباوشي همو بيغمبران بيشواي بيغمبران پاداش ددينوا إن هذا لهو البلاء المبين بەڕاستی ئەمە تاقیکردنەوەیەکی ئاشکرا بوو جاری وا هەیە بەڕێزە تووشی ئەم تاقیکردنەوەی دەبی دەچی بۆ ئەم دەرگایە حەڵاڵە داخراوە دەچی بۆ ئەو دەرگایە حەڵاڵە داخراوە ئەو دەرگایە حەڵاڵە داخراوە سوبحان الله دەرگای حرامەکە بە ئاسانی دێتە دەستەوە لێرەدا تاقیکردنەوەکەی تۆ گەورەیە ئیبراهیم هەموو ڕێگە ڕوونەکانی لێ داخرا بوو
بەڵام تەسلیمی ئەمری خوا بوو. خوا فەرمووی وەفەدەیناه بذیبح عەظیم. بذیبح یعنی مەذبوح عەظیم. سەربڕاوێکی گەورەمان پێشکەش کرد کە بەرانێکی گەورە بوو. خوا فەرمووی ئەمە سەر ببڕە، وەرە لەگەڵ ئیسماعیلە ئەمە سەر ببڕە، لە گۆشتەکەی بخۆن و دابەشی کەن و بیکەن بە جەژن و خۆشی. وتركنا عليه في الآخرين پاداش ماندایەوە هەمیشە ناوی ئیبراهیم زیندووە لە مێژوودا. سلام على إبراهيم، سلام و ڕەحمەتی خوا لە ئیبراهیم بێ. لە هەموو نوێژەکە دەبێت باسی بکەین. كذلك نزي المحسنين. ئاەتەکە دووبارە دەبێتەوە. خوا دەفەرمێ هەر کەسێک حتا قیامەت لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیبراهیم گوێڕایەڵی فەرمانی خوا بێ، ئەوە پاداش دێدەمەوە. إنه من عبادنا المؤمنين وبشرناه بإسحاق نبيا من الصالحين. مجدش ما داك إسحاق شيدا به. جا خوشويستان لو كتاي وتارك من دادلين برهمي فلما أسلما إبراهيم وإسماعيل تسليم بأمر خوابون. ناو نشاني وتارك من أوبو تسليم بون بفرماني خواي پروردگار سرفرازية. ماذا بو حكمتي وايا ماذا دبا بو أوابكم بلا خوايا ملكتي أمركيتهم ضلنيا بخوا پاداش داداتوا. إبراهيم تاقیکردنەوەکەی قورس بوو بە سێ شت. یەکەم تەنها ئەو کوڕە تاقانەی هەیە عمرێکی چۆتە سەرەوە بە ئومێد نەتازە منداڵی تری بێ. دووەمیان بە خەونیش پێی وتراوە، خەونی پێغەمبەرانیش وحیەواتە لە ڕاستەوخۆشە پێی نەوتراوە. سێمیان دەبێت بە دەستی خۆی سەری ببڕێ، نابێ بینێرێتە شەڕێکەوە لێ بکوژرێ، ئەوە ئاسانترە، ئەبێ خۆی سەری ببڕێ. سێ تاقیکردنەوەی قورس لە بەردەمی ئیبراهیمایە. قبولی کرد وتی مادام خوای ئەمری تۆیە قبولمە خواسێ پاداشتی دایەوە ڕێک بە مقابلی خۆی. یەکەمیان وفەدەیناه بذیبح عەظیم. خوا فەرمووی نا ئیسماعیل سەر مەبڕە، وەرە بەرانێک سەر ببڕە. هەر شتێک لەبەر خوا ئەنجامی بدەی خوا لە دنیادا بە چاوی خۆت بەرهەمەکەیت پێدەبەخشێ. حرامێک لەبەر خوا واز لێ بێنە خوا حەڵاڵەکەت پێدەبەخشێ. ئیبراهیم وتی خوایە بە ئەمری تۆ بڵێی کوڕەکە سەر ببڕە سەری دەبڕم. خوا فەرمووی سەری مەبڕە، تاقیم کردیەوە، وەرە بەرانێک سەر ببڕە لە گۆشتەکەی بخۆبی کە بە جەژن و ئاهەنگ و شادی لەو کاتەوە هەموو ئەم جەژنی قوربانە بەرهەمی ئەو جۆڕایەڵی ئیبراهیمە. دووەمیان وتركنا عليه في الآخرين. سەمعەیەکی گەورە، ناوێکی گەورە. ئیبراهیم ناوی چۆ مێژووەوە هەتا تەنها سوبحان الله ئەم پێغەمبەرە گەورەیە. مسلمان خۆشی دەوێت، مەسیحی خۆشی دەوێت، جوولەکە خۆشی دەوێت، ئەدیانەکانی تر خۆشیان دەوێت، هەموویان دەڵێن ئیبراهیم ئیامەیە، هەموو کەس ڕێز بۆ ئیبراهیم پێغەمبەر دادەنێ. سێمیان وبەشەرناه بإسحاق نبيا من الصالحين. خوا فەرمووی لە جیاتی ئەوەی تۆ ئامادە بووی ڕۆڵەکە لەبەر خوا سەر ببڕی وا کوڕێکی تریشم پێبەخشی. ناوی بنێ ئیسحاق پێغەمبەرێک دەبێ و لە ساڵحان دەبێت. خوا بەو پیرە کوڕی دووەمیشی پێبەخشی، نەک ئەوەی لێنەستان خوا ئەولاد لێناستێنێ کوڕی دووەمیشی پێبەخشی. کەواتە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا خۆشەویستان هەمیشە تەماشای شەرعی خوا بکە، تەماشای ئەمرەکانی خوا بکەین. ئەوەی خوا فەرمووی مەڵە حکمەتی بۆچی وایە دەبێ بۆ وا بێ بڵێ خوا تەسلیمی ئەمری تۆم عەبدێکی ساڵح و خواناس دەدەچی. دڵنیاش بە تۆ گوێڕایەڵی خوا بکە عاقیبەتەکەی سەرفرازیە. ئەم بابەتە لێرەدا کۆتایی پێدێنین بە ئیزنی خوای پەروەردگار لە بەشی دووەم لە ئەڵقەی دووەمدا ئەگەر خوای گەورە تەمان لەسەر خێر باقی بێڵێتەوە بە خزمەتتان بگەینەوە ئینشاءالله لە وتاری داهاتوودا تەفسیری ئەم ئاەتە قورئانی تەواو دەکەین. یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی، یا ڕەبی خوا جەژنی قوربانمان لێ پیرۆزکەی. خوایە هەموو ئەم مسلمانانە بەیانی و ڕۆژی جومعە و کاتی جومعە هاتوونە ماڵەکەت، خوایە ماڵەکانمان ئاوەدانکەی، خوایە ماڵەکانمان لە بەڵاو موسیبەت پارێزی. یا ڕەبی خوایە ئەولادەکانمان ساڵحکەی، خوایە درێژە بە ڕێبازی خواناسیمان بدرێ بەوەی کە لە دوای خۆمان ئەولادێکی ساڵح بەجێبێڵین. یا ڕەبی خوایە هەر کەسێ ئەولادەکانی ساڵحنین و لاسارن خوایە ڕەحمیان پێ بکەی، تووشی هاوڕێی باشیان کەی و ساڵحیان کەی. هەر کەسێک کێژەی خێزانی هەیە لەم بەرە جەژنانەدا خوای ئیسلاحی حاڵی بکەی. خوایە هەر کەس کێشەی خێزانی هەیە خوای ئیسلاحی حاڵی بکەی. دڵ و دەروونمان لەسەر ئەم خواناسی و دینداریە بەردەوام بکەی، هەر شتێک ئەمری تۆ بوو بەبێ دوو دڵی وەری بگرین و خوایە سەرفرازی دنیا و قیامەتمان کەی. یا ڕەبی خوا لێت دەپاڕێمەوە بە ناوە جوانەکانت بە سیفاتە بەرز و باڵاکانت لەبەر قەدر و حرمەتی هەر کەسێک کە لای تۆ قەدر و حرمەتی هەیە خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی. یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای بدەی. یا شافی یا الله ئەوەی لەم ڕۆژە جەژنەدا لەش بە ئازار و دڵخەمبارە خوایە شیفای دڵ و دەروون و جەستەی بدەی. ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی، گرفتەکانمان حەلکەی، کوردستانمان پارێزراوکەی، هەموو ئەو بەڕێزانێکی ئێستا لەناو ماڵ و منداڵی خۆیاندانین و پارێزگاری لەم کوردستانە دەکەن، خوایە تۆش ڕەحمیان پێ بکەی و بیان پارێزی. ڕەحم بەدڵی دایک و باوکەکان بکەی. کوردی مسلمانی ئێمە لە هەر شوێنێکی ئەم دنیادایە و لە هەر وڵاتێکە یا ڕەبی خوایە دینەکان پارێزی، لاشەکەیان بپارێزی، بە دایک و باوکی خوانیان شادکەیەوە.
خواه رحم بحالي هم ولايك مامك وعاقبة ما خير كي آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.